سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش ئەمڕۆ باسی ئەتەکێت دەکەین تا چەندە پێویستە گرنگی بە ئەتەکێت بدەین لە ژیانی ڕۆژانەماندا و لە هەڵسوکەوتی ڕۆژانەماندا لەگەڵمان بزین هاوڵاتیان چی دەڵێن لەو بارەیەوە. سڵاو لە بەڕێزیشتان و لە بینەرانی بەڕێزیش بێگومان ئەتەکێت پێویستترین شتە بۆ ڕێخستنی ژیانی ئینسانە ئینسان بەبێ ئەتەکێت ناڕێک و پێکە بێ بەڕێوەچوونی لە هەڵسوکەوتی ڕۆژانەمانە کارێکی یەکجار پێویستە. تۆ تا چەندە ئەتەکێت بەکارێنی لە قسەکردن تا لە هەڵسوکەوتی ڕۆژانەتا؟ هەوڵ ئەم لە قسەکردنە ئەو قسانە هەڵبژێرم کە باشن کە پۆزیتیفن کە ئیسیفادەی هەیە هەڵیان ببژێرم. جا بیرمەندێک بۆ ئەو سەبارەت بەوە ئەفەرموویە ئەبێ قسەکانمان بە جۆرێک بکەین ئەڵێن لەبەر قسەکانمان ئەوەنە ڕێک بن لەبەر ڕێک و پێکی دارەکان نەمانزانی ژمارەی دارەکانی دارستانەکە چەندە. ئەتەکێت بۆ نمونە شتێک هەیە لە ئەتەکێتە ئاڵێ ئەگەر بتوێت تەوقە لەگەڵ ئافرەتا بکەین نابێ دەزڕا بکێشی هەتا و ئافرەتە خۆی دەزڕانەکێشە. بێگومان ئەوە زۆر جارڕێکەوێ بینین بەرپرسان کەسانێک ئەکەونە مووقفێکی واوە ئافرەتێک کە ناوێ یان حیجابە یان بە جۆرێک لە جۆرەکان متەدەینە یان ڕەنگە خۆشی لەو کەسە نەیەوێت تەوقی لەگەڵ بکە بێگومان پیاو نابێت دەست درێژ بکات تا نەزانێ ئەو کەسە نیازی ئەوەی هەیەیان. ئەی بەنسبەت جلوبەرگەوە بەپی شوێنەکان تۆ تا چەندە گرنگی بەوە ئەی کە بۆ شوێنێکەچی ئەو جلە هەڵبژێری لەگەڵ ئەو شوێنەیە بگونجێ؟ بێگومان ئەبێ بزانی بۆ کوێتی و ئەو جلانە بپۆشی کە نابێت لە ڕەنگێ کەم بێ. ئەو شوێنە چۆنە خەڵک ستایلێک چ جلێگە پۆشن تۆش هەوڵبەی وەکو ئەوان بیت. دەکێت بۆ هەموو کەسێ گرنگە و هەر بوارە و هەر بابەتە و ئەتەکێتی خۆی هەیە و گرنگە ئینسان لە دەرچوونیەوە لە ماڵەوە لە مامەڵەکردنی ڕۆژانەی لە هەموو ئەو وردەکار و تەفاسیلانی ژیانی گرنگی پێبا کە کۆمەڵە ڕێسا و یاسا و دیسپلینی خۆی هەیە و ئەمەش دەرخەری ئاستی ڕوشنبیری و هۆشیاری ئەو کەسە دەرەخات و تا چەند ئەم پرەنسیبانەی ئەتەکێت بەکاربێنی یاخود بەرجەستی بکەی لە ژیانی خۆتا ئەوەندا کاریگەری هەیە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکانت و باشتر توانی پەیوەندی کۆمەڵایەتیەکانت ڕێک بخەی باشتر توانی کاریگەریت هەبێت لەسەر ئەوانی تر و ئەتوانیت بۆ نمونە ڕێز و خۆشەویستی و پێزانینی ئەوانی ترش بەدەستبێنیتەوە لە بەرامبەرە بۆیە زۆر گرنگە کە ئینسان زۆر گرنگی بە هەموو وردەکاریەکانی ئەتەکێت بە هەر لە جلوبەرگەوە هەر لە چۆنێتی قسەکردن مامەڵەکردن و ئەتەکێتی بۆنەکان بەشداریکردن لە خۆشی و ناخۆشیەکانی یەکتردا هاوڕێتی و دراوسێتی هەموو ئەمانە ئەتەکێتی خۆی هەیە و گرنگە کە مرۆڤەکان پێڕەوی لێ بکەن. جەنابەت لە ژیانی ڕۆژانەتا گرنگی بە ئەتەکێتێک هەر لە ڕووی جلوبەرگەوە بۆ نمونە جلوبەرگێک تۆ ئێستام جلان لەبەر تا ڕەنگە بچی بۆ بازاڕێک ئەم جلە لە بەرگەی تا چەند گرنگی بەم جۆرە جلوبەرگ و هەتا مەیکەپ و سەر و قژ و ئەو شتانە ئەدەی؟ والله طبعا گرنگە و خۆشم کەم تا زۆر بەڵێ گرنگی پێدەم بەڵام وەکوتم پەیوەندی بە ئاستی ڕوشنبیر و هۆشیاری تاکەکانەوە هەیە لە کۆمەڵگەیەک و بۆ کۆمەڵگەیەکی تر زۆر جیاوازی هەیە و فەرقەکات هەندێک کۆمەڵگە هەیە زۆر بە ئاشکرا بۆ نمونە جیاوازێکی زۆر حەدی هەیە لە نێوان وردەکاریەکانی ئەتەکێتە بەڵام هەندێک کۆمەڵگەی تر ڕەنگە جۆرە تێکەڵی هەبێت و زۆرێ لە ئیلتیزامیان نەبێ بۆ بنەمایانەوە لەبەرەوە شتێکی ینی با بڵین واردە و هەڵقوڵاوی کللتوری کۆمەڵگەکەتە زۆر جار. والله من ئەوە بەنسبەت من یعنی بۆ خۆم وەکو ئەلفوبەیەک وایە بۆ ژیان یعنی ئێستا دەوە خۆی ئەوە دەکردێت چوارچەوەی شتێکە پێدەوتە ئازادی وەنیە بەڵام ئەو ئازادیە تا مرۆڤەکان تا ئەو شوێنە ئازادن کە نەتوانن لایەنی بەرامبەر با بڵێن ناڕەحەت بکەن یعنی مرۆڤ ئازادە تا ئەو جێگەی نەتوانێت بەرامبەرەکەی ناڕەحەت بکات. ئەتر ئینسان بە بڕوای من یعنی گۆڕانکاری لە خودی ئینسانەوە دەست پێ دەکات. من ئێستا بڕیا بدەم ئەگەر خۆم چاک بکەم یا بە شێوەیەکی جوان هەڵسوکۆت بکەم ئەوەی تر گۆڕانکاری گەورەکە لە تاکەوت دەست پێ دەکات
ئێمە نابێت چاوەڕێ بکەین سەرەوە گۆڕانکاری بکات دەبێت خۆمان هەر تاکێکی کورد دەبێت لە ئاستی خۆیەوە لە ڕووی ژینگەوە لە ڕووی دابوو نەدێتی کۆمەڵایەتی لە ڕووی ئەدەب و هەموو شتەکان دەبێت ئینسان لە خودی خۆیەوە دەست پێ بکە هەنگاو بە هەنگاو بەرەو چاکسازی و بەرەو باشتر بوون هەنگاو بنێ ئیتر پێم وایە کۆمەڵگاش بریتێ لە تاکەکان خێزانەکان وەنیە دواتر شتەکان باش دەبێت بە بڕوای من. جەناب لە ژیان ڕۆژانەتە تا چەندە بۆ نمونەکە ئەچی بۆ شوێنێک بەپێی ئەتەکێتی ئەو شوێنە جلوبەرگ لە بەرەکەیت. وڵە جلوبەرگ بێگومان من گرنگی پێدام چکە جلوبەرگ شتێکی هەم پاک و خاوێنیە هەم شتێکە بۆ هەرچەنە ڕواڵەتیە بەڵام دەی ئەوە سەرنجی خەڵک ڕادێکێشێت ئەو دەی خەمە پاڵی ئەوەش پاک و خاوێنیش زۆر گرنگە پاک خاوێنی مرۆڤەکان خۆیان دەوروبەرەکەیان وەژینگەکان ئۆتۆمبیلەکەی خانوەکەی باخچەکەی شارەکەی شەقامەکان هەموو شتەکان دەبێ مرۆڤ گرنگی بە هەموو شتەکان بدات هەر خۆینا دەرەوەی خۆش دەرەوەی وجودی خۆش. بەڵێ سلااو بۆ بەڕێزیشە طبعاان هەسوکەوتی ڕۆژانە هەر کەسێک بێت زۆر گرنگە تۆ پابند بی بۆی کە بەرامبەر چۆن ڕفتاری لەگەڵەکەی چۆن قسەی لەگەڵەکەی چۆن کار دانەوەی بەرامبەر ئەەکەی بۆیە پێویستە هەمیشە کەسێک نەبین شتێک بڵێن یەکسەرها دەردی کورد ئاڵە یەکسەر قسەکەی هاویشت و ڕۆشت بەردەکەی هاویشت و ڕۆشت ئەبێ پێشا تۆ بزانی ئەم قسەیەگەر بەرامبەر خۆت کرا تا چەند کاریگەری هەیە لەسەر خۆت ئەگەر ئەو قسێ تۆ وەرەگرت بە حاڵەتێکی نۆرمال بوو لەلات تۆ ئەو قسێ پێت تەقبول کرا ئەوە تۆش ئەتوانی هەمان قسە و هەمان ڕستە بەرامبەر بکەیت ئەمە لە حاڵەتی قسەکردنا لە حاڵەتی ڕفتاریشە ئەبێ نەک ئێمە هەر خۆمان بەتەنها هەڵگیری ئەوە بین خۆمان چۆن ڕفتارەکانەکەین ئەبێت چواردەورەکەشمان وافر بکەین ئەبێ ئێمە نوێنەری چواردەورمان بین نەک تەنها بۆ خۆمان ئیش بکەین یعنی تو ئەبێ خۆت لەوە بەولانی گەورەتر بزانی یعنی گەورەتر ئەوە نەبڵێ بمانای تەمەنەوە گەورەتر بۆی بزانیکەوە ئەرک و مەسئولیەت زیاتر لەسەرە چواردەورەکەت وا فێر بکەیت هەمیشە بەتەمان نەبن وەرگرن ئەبێ وافیاریان بکەیت ببەخشن بەڵێ. جەناب لە ژیان ڕۆژانەتە تا چەندە پابند دەبێت بە هەڵسوکەوت و جلوبەرگ و لە ڕووی ئەتەکێتەوە تا چەندە پابند دەبێت ئەتەکێت بۆ هەراسان نەکردنی بەرامبەرەکە و ئیزعاج نەکردنی بەرامبەرەکەتە تۆ تا چەندە پابندی ئەتەکێتە بیت. بەڵێ وەڵاهی بۆ خۆم هەر کەسایەتی خۆم وایە هەمیشە گرنگی بەلایەنی بەرامبەر ئەیەم زۆر یعنی هەمیشە هەستەکەم ینی لە کەسێکی ئاسایی هەستیارترم بەرامبەر ئەخوێنمەوە پێش ئەوە بۆ نمونە من لە باسی جلوبەرگێکرد ئەو شوێنەی کە بۆی ئەچم بەپێ ئەو شوێنە جلوبەرگەکە لەبەر ئەەکەم ئەو میوانداری بۆی ئەچم بپی ئەو شوێنە من ئەچمە ئەو ماڵەوە حتا قسەکردن بزانم ئەو شوێنەی چی هەڵەگرێتەوە قسەی لەبارەوە بکەیت تۆ ناکرێت هەموو شتێک تێک هەڵاو بکەیت ئەبێ بەرنامە بۆ هەموو حاڵەتەکانی ژیانەدانی ناکرێت هەر بەبێ بەرنامە شت بڵێت و شت بکەیت. بێگومان هونەری مامەڵەکردن واتە هونەری ئەتەکێت یەکێکە لە کردارە جوانەکانی ڕۆژانە کە خەڵک گرنگی پێبدا لە شوێنی فەرمی بێ لە هەڵسوکەوتی کۆمەڵایەتی بێ لە هەموو ئەو موەسسانەی کە ڕووی تێەکەن بێگومان هونەری ئەتەکێت هونەری مامەڵە یەکێکە لە گرنگیەکانی کە لەم سەردەما زۆر گرنگی پێبدە ئیتر لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی فسیۆلۆجیەوە لە ڕووی تەعاملکردنەوە لە ڕووی تەوقەکردنەوە حتا لە ڕووی هەندێک بابەتی ڕۆژانەکەیکەین لە ڕووی چا خواردن نان خواردن سواربوونی سیارە ئەمانە هەمووی هونەرێکە کە لەم سەردەما گرنگی پێ بدرێ و خودی کەسایەتیەکە دەرەخات کە ئەم کەسایەتیە چۆن گرنگی بەم هونەرە ئەداکەیەکێکە لە پایە گرنگەکانی هەڵسوکەوتی ڕۆژانەمان. جەناب لە ژیان ڕۆژانەتە هیچ کاتە گرنگی پێ تا چ ڕادەیە گرنگی بە ئەتەکێت ئەدەی کات بۆ شوێن تا شوێن کەوتووە بەڵێ بێگومان زۆربەی کات گرنگی بە ئەو هونەری مامەڵای ئەدەم کا پێ ئەوترێ هونەری ئەتەکێت هەم لە ڕووی جلوبەرگەوە هەم لە ڕووی تەعاملکردن لەگەڵ بەرامبەرەکەتەوە شێوازی هەڵسوکەوتن شێوازی قسەکردن دانیشتن لە کۆڕستی مینار بە شێوازێک کە چۆن ئەتەکێتەکەەوە ئەخوازێکە بە شێوازێک دانیشی بە شێوازێک گفتوگۆ لەگەڵ بەرامبەرەکەی چی لەبەرکەی بێگومان چۆن نانەخۆی چۆن خواردنە خۆی چۆن هەموو ئەم بابەتانە گرنگی خۆی هەیە بەتێکی هیچ کاتێ تووشی هیچ موقیفێک بووی تەتەوانێ لەو ڕوانەوە ینی چۆن چیمە ئەنی کەسێک هەراسانی کردبێتی بە شێوازێک کردارێکی کردبێت
نا حاڵەتە بووە بەڵام زۆر زەق نەبووە کە بۆ نمونە کەسێک بۆهۆی ئەو هوەرەی ئەنجام دابیان ئەنجامی نەدابێ هەراسانی کردبێ بەڵام ئەکەوێتە سەر کەسەکە خۆی هەیە بڕوای پێەتی گرنگی بۆ بابەتانادا هەیە عشوایی ئەڕوات و هیچ گرنگیەک بۆ بابەتە نادا کە لە کاتێکا بابەتێکی گرنگی ڕۆژانەیە لە ژیانی مامەڵەمان لەگەڵ دەوروبەرە. بینەرانی ئازیز و خۆشەویست بە کورتی ئەتەکێت ئەو شتەیە کە ئێمەی مرۆڤ نابێت بەهۆی هەڵس و کەوت و ئاکار و ڕەفتارەکانمان ببینە هۆی بێزارکردنی بەرامبەرەکانمان هەتا بێگەشتنەوەیکی ترمان بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.